ساڵانە لەم وەرزەدا بەچکاسەکان زۆر دەبن و پێویستیان بەوەیە کە بە ئازادی بگەڕێن و هاتوچۆ بکەن. بەڵام ساڵانی ڕابردوو لە هەمان وەرزدا کە وەرزی سەردانیکردنی گەشتیارانە بۆ کێڵگەکانی پاراستنی ئاژەڵان، ئاژەڵەکان لە ترسی بڵاوبوونەی گەشتیاریان ئازادی جوڵە و خواردنیان لەدەستدا بوو. بەڵام لەم ساڵدا ئاژەڵان بەباشی درشیان بەوە کردووە کە قەرەباڵغی گەشتیاریان نییە لە کێڵگەکان، بۆیە بە ئاشکرا هەست بەوە دەکەین ئاژەڵەکان زۆر بە ئازادی و لەسەر شاخەکان و لە قەراغی ئاوەکان دەبینرێن. هەندێک لە ئاژەڵەکان زۆر سەڵن، پێشتر لە ڕۆژێکدا یەک جار دەرەکەوتن، ئەویش بەرەبەیانی زوو، کاتێک کە هیچ کەسێک لە کێڵگەکاندا نەبوو. بەڵام ئێستا بە درێژایی ڕۆژەکە لەبەر چاون. ئێستا ئاژەڵەکان بە تەواوەتی دەزانن کە ئەم کێڵگانە بەهۆی کۆرۆناوە چۆڵ بۆ و تەنها نیشتیمانی ئەوانە. پێشتر هەندێک لە ئاژەڵە ڕاوکەرەکان بەهۆی ئەوەی گەشتیاران خواردنیان پێدەدان بە تەواوەتی لە ڕاوکردن دوور کەوتوبوونەوە و چاوەڕێی دەستی گەشتیاریانیان دەکرد بۆ ئەوەی خواردنیان پێ بدەن. بەڵام ئێستا بەهۆی قەدەغەکردنی سەردانی کێڵگەکان لەلایەن گەشتیارانەوە ئاژەڵان گەڕاونەتەوە سەر سروشتی خۆیان و ڕاو دەکەن و خۆراکی خۆیان پەیدا دەکەن. پێشتریش ئەگەر ڕاویان بکردایە تەنها شەوان یاخود بەرەبەیانی زوو پێش هاتنی گەشتیاران ڕاویان دەکرد. بەڵام ئێستا بە درێژای ڕۆژەکە و لە کاتی برسیبوونیاندا ڕاو دەکەن. soon it will be over.